بەناوی خی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەی سپێک دەکەینەوە. ئەمڕۆ هەمومان لە بەردەم ئەنجامدانی یاری لووتکە و یاری مەوسمی پریمەر لیگ و یاری لووتکە هێزی پریمەر لیگ، ئەو یاری کە ئارسناڵ بەدیوی لە دیوەکان چاوەڕێی دادپەروەری و چاوەڕێوەیە کە بە یەکسانی کۆتای بێت. یارییکیش کە لە نێوان لێڤەرپوڵ و مانچستەر سیتی کە تا ڕادێگوک و یاریکی کۆتایی بۆ مانچستەر سیتی سیر دەکرێت و بە هەمان شێوە بۆ لیڤەرپوڵیش دەبێت یاری کۆتایی لە سەر ڕکابەریکردنی نازناوی پرێمەر لیگ بە وردەکاری لەسەر پێگاتە و لەسەر شاشە باس لە شێواز یاریکردنی هەردوو تیپە دەکەین لە یاری ئەمڕۆ. بەڵام من حەز دەکەم وەکو ملەخەسێک بە یاریەکانی ڕابردووە بچینەوانێ لە هەینیەوە کە دەست پێکرا لەوەی کە بەرشەلۆنە و سەرکەوتنەی دەستەبەری کرد بەرامبەر بە یانی ڕیاڵ مایۆرکا کە تێیدا بەرشەلۆنە بە شوێکی کاتی جارێکتر پلەی دووەمی ڕیزبەندی وەرگرتەوە، بەڵام دواتر جیرۆنا و پلەی وەرگرتەوە. واتە ڕکابەری لیگا وەکوی کە ڕۆشتووە بە هەمان شێوە بەردەوامی هەیە. ئەم شەویش ڕیاڵ مەدرید یارەکەی بەرامبەر بە سێڵتا ڤیگۆ ئەنجام دەدات بە سەرکەوتنی ئەو یاری هەموو دۆخەکان وەکو خۆی دەمێنێتەوە لە لیگا و هیچ گۆڕانکاریەک ڕوونادا لەوەی کە گۆڕانکاری بەسەر ڕیزبەندی تیپەکان لەبێت. لە سەراسی ئیتالیا هەمووتان ئاگادارن ئینتەر میلان تەواو لە دەسەبەرکردنی نازناوەکە نزیک بۆ تەوانێ و ئینتەر میلان ڕۆژ لە دوای ڕۆژ سەرکەوتن دوای سەرکەوتن ئەینوسێتەوە ئەم تیپە و بە تەواوی نزیک بۆ تۆلەوەی نازناوی سێریایی ئیتالیا دەسەبەر بکات کە ئەمەش بارودۆخێکی ترە لە خولەکان. بەڵام ئێستا من دەچمە سەر وردەکاری یاریکردنی هەردوو یانەی مانچستەر سیتی و یانەی لیڤەرپوڵ کە ئەم شەو لیڤەرپوڵ ئەوەی کە پێکانی دیار بێت لە پێگاتەکەتدا ببڕێ لە دیارترینیان ئەلیسۆن پەیکەری گۆڵپارێزە و هەروەها ئەگەرێکیش هەیە لە یاری نەکردنی کۆناتێ کە شوێنێکی بە کونسا پڕ بکرێتەوە لە کاتێکدا لە مانچستەر سیتیەوەی داسە ئەگەری یاری نەکردنی هەبێ تەنها جاگریلیشە. زۆر باشە دەچینە سەر تاوتوێکردنی پێگاتەی هەردوو تیپ چ مانچستەر سیتی چ لیڤەرپوڵ لە یاری ئەم شەو و ئەو یاری یاخود ئەو شێواز یاریکردنی کە ئەم شەو چاوەڕوان کراوە ڕووبدات. تاوان سەرەتا لە لیڤەرپوڵی خاوەن ماڵەوە دەست پێ دەکەین و دەچینە وردەکاری پێگاتەی لیڤەرپوڵ، ئەو پێگاتەی کە یۆرگن کلۆپ پشتی پێدەبەسێت کە هەمان جۆری ئەم پێگاتەیە کە یانەی لیڤەرپوڵ بەردەوام یاری پێدا دەکات. ئێمە لە لیڤەرپوڵ پێگاتەیەکی دیاریکراومانەیە کە ئەویش پێگاتەی چییە؟ پێگاتەی 4-3-3 ئەو پێگاتەیە کە یۆرگن کلۆپ وەکو پێگاتەی دڵخوازی خۆی پشتی پێدەبەسێت و ئەو پێگاتەیە کە لەسەر جەمیارەکانە لیڤەرپوڵ یاری پێدەکات. ئەتوانم بڵێم لە ماوەی ڕابردوو کلۆپ چەند جارێک چۆتە سەر پلانی یاریکردنی 4-2-3 لە چەند یاریکی وەرزی ڕابردووە چۆتە سەر 4-2-3، بەڵام خەسڵەت و شێوازی یاریکردنی ئەم تیپە بەم جۆرەیە کە لەسەر پلانی 4-3-3 خۆی بەڕێ دەکرێت. چ دەگۆڕێت لە لیڤەرپوڵە؟ ئەوەی کێسە گۆڕانکاریە لە لیڤەرپوڵ وەکوی کە زۆر جار لە پێگاتە و لە یاریەکانە باسمان کردووە. دوو حاڵەتی گۆڕانکاریمانەیە کێسە زۆر تیپ لە ئێستەی تۆپی پێیە ئەمە جێبەجێیەکایتر ینی دەچێتەوە سەر پۆزیشنەڵ پڵەی لەوەی کە لەبەرەوەی کە کاتێ تۆپی لایە دەوێت بەگشتی ڕوبەرێکی باشی یاریگا لە تیپی ڕکابەر دابخاوە مەودا بچوو کاتوانێت لە تیپی ڕکابەر بۆیە ئەم حاڵەتانە ڕوو دەدەن کە چی لێ دێت ئەم سیانی ناوەندمان هەیە حاڵەتێک ڕوو دەدات یاخود بەرگریکاری باڵی چەپ سەرکەوتنی بەرگریکاری باڵی ڕاست تەنانەت لە هەندێ یاریە هەندێ تیپ هەردوو باڵەکەشی سەردەکەون، یعنی ئەم تەطبیقە لەلایەن یەک باڵەوە جێبەجێ نابێ، هەردوو باڵەکە یان دەبن بە ئیزافەی ناوەند لەو کاتەدا چی لێیە پێگاتەکە لە هەنێ جارە دەبێتە چی دەبێتە 2-5-3 ینی قەرەباڵەکەی وا دروست دەکەن باڵەکان و هەندێ جاریش پێگاتەکە چۆنی لێتەوە لەبەرەوەی ئەم سەر دەکەوێت پێگاتەکە دەبێتەوە چی پێگاتەکە دەبێتەوە 3-4-3 ئیتر برادلی سەر دەکەوێت لە لای ڕاستەوە یاخود ڕۆبەرتسۆن سەر دەکەوێت لە لای چەپەوە. ئەمە وەکو تایبەتمەندیکی تیپەکەی کلۆپە وەکو شێواز یاریکردنی کلۆپە لەوەی کە
ئێمە بمانەوێت قسەی لەسەرکەین ئەم حاڵەتەمان هەیە لە ڕووی لایەنی هێرشبەریەوە کە لیڤەرپوڵ ڕێگی دەخات لە شێواز یاریکردنەکە کە خۆتان نەزانن کلۆب دانی شێوە ستایلێکی تایبەت بە خۆی هەیە و لایەنەکانیدا تێکەڵێت تۆ ناتوانانی بە کلۆب بڵێ ڕاستەخۆ پۆزیشنەڵ بڵێ یاخود تۆ کاتوێ ناچێت تۆ ئەمپل نە ئێستا تۆپی پێ وای لێهاتووە 15 خولەکی یەکەم تۆ ستایلێکی یاریکردنی 15 خولەکی دوم تۆ ستایلێکی دیکەی یاریکردنی 15 خولەکی سێم تۆ ستایلێکی دیکەی یاریکردنی لە جێمی دوم کە دەستی پێکرم سێ 15 خولەکەش دابەشە بێتەوە تۆ ستایلێکی دیکەی یاریکردنی بەڵام ئەوەی لە لیڤەرپوڵا بڵە بەربڵاوە ئەوەی کە تەطبیقێکا جیگن پرەیس ئەوەی کە لیڤەرپوڵ جێبەجێی دەکات پرێسی بەردەوام لەسەر و یاریزانەی کە تۆپی لایە کە ئەمە بەردەوام لەم تیپەدا جێبەجێ دەبێت وە کلیلی بردنەوەکانی کلۆب لەم جیگن پرێسەوە کە ئەم تیپە دەیکاتە سەر تیپەکانی ڕکابە وەکو باسم کرد ئەمە وەکو حاڵەتی لایەنی بەرگری وەکو حاڵەت دابەشبوونی ناوەند ئەم شەو کلۆب دانی لە بارودۆخێکی باشترایە ئەین تیپەکە تا ڕادێکی زۆر باشتر و بۆ مامەڵەکردن بە تایبەت کە سۆبۆسڵایەوە دوو یاری پێ دەکرێت و لە پێکانەکەی تەواو چاک بۆ تو لە توانایدا خزمەتی ئەم تیپەی بکە ئیندۆ سەرڕاوەی کە گرێبەستێک بوو لە دوا ساتدا لیڤەرپوڵ گرێبەستی لەگەڵ داواژوو کرد بەڵام زۆر بە باشی توانیوێتی لە مەرکەزی ژمارە 6 ئەم مەودایە کە گربێ بۆ هاوڕێیان جوانتر لەسەر بابەتەکە ڕوونی کەمەوانێ ینی ئەو مەودایی کە تەطبیقەکرێتیایە لەوەی کە جوڵەکە لە شۆ ڕووبدات لە شۆ ڕوونەدات ئەو مەرکزی کە ئیندوی تیا جوڵەیەوە چی ئیزافەیەک بۆ لیڤەرپوڵ دەکات کە من حەزەکەم لەسەری بدوێ ئەم مەودایە بە تایبەتی بۆ لیڤەرپوڵ گرنگجێکی زۆری هەیە مەودای ئیندۆ بۆ لیڤەرپوڵ گرنگجێکی زۆری هەیە لەوەی کە ئێستا ئیتیکازێکی زۆر باشە بەڵام کۆمەڵی مواسەفاتی زیاتری ئیندۆ هەیە کە با بێئینساف نەبین بەرامبەر بە ڕۆدری بشوبێنین بەڵام هەمان ئەو کارانەیە کە ڕۆدریکە بۆ نمونە سەرکەوتنی ئیندۆ بەسەر سەرجەم هێڵەکانی یاریگایە یاخود دابەشبوونی بەسەر تەواوی ئەم مەودایە واتە مەودای ئیندۆ لە لای کلۆب مەودای یاریزانی ارتیکاز لای کلۆب تەنها ئەم مەرکەزە نییە ئێستا مەوداکە ئەم مەساحەی داوە بە یاریزانی ارتیکاز لەوەی کە چی بێ لەوەی کە حۆر مامەڵەی لەگەڵا بکات لەوەی کە پێداگر بێت چۆن جۆ بۆ لە پێناو چی لە پێناو پرێسی زیاتری یاریزانەکانی دیکە ئەم مەودایە دەدرێت بە یاریزانی ژمارە 6 لە پێناو سەرکەوتنی زیاتر چونکە خۆتان دەزانن بەرگری لیڤەرپوڵ بەرگریکردنیشی بەرزە ئەنی سەیرکە لیڤەرپوڵ ئەو تیپانەیە کە بۆ هێرشی هەڵگەڕاوە ناوچەی ئۆفساید زۆر بەکارێنن واتە ئەتیمادی کولی لیڤەرپوڵ زۆر تیپ دەخاتە ناوچەی ئۆفسایدۆ هێرشبەر دەخاتە ئەیخاتە ئۆفسایدداوانێ واتە هێڵی بەرگریان بەرزە ئۆفساید لە مەودایەکی دوورە ئۆفساید تیپی بەرامبەر دەخەن ئۆفسایدۆ واتە تیپێکن کە پشت بە ئۆفسایدشکان دەبەستن لەوەی کە لەسەریان دروست بێ و بەرگریکردنیان لێڵێکی بەرزا کاتێ بەرگریکردن لێڵێکی بەرزابێ ناچار یاریزانی ژمارە 6 یاریزانی ارتیکازیش ئەم سەرکەوتنی دەبێت لە یاریگادا واتە ئەمە ئەو مەرکزەیە کە ئیندۆ پێی دەستپێرێت لەلایەن کلۆپەوە بەردەوام یاریزانی ارتیکازەکان لەم بارودۆخەیە پشتیان پێ دەبەسترێت حاڵەتێکی دیکەمان هەیە بەپێی سەرکەوتنی برادلی تەپان خۆتان نەزان برادلی ئەم هێڵە دەبێتە هێڵی برادلی و ئەوەی کە بەبۆچوونی من ئەگەر کایل واڵکەر لە هەمان دۆخی ئاسایی خۆیان بێلیاری ئەم شەوە بەکارهێنانی ئەم لایە بۆ لیڤەرپوڵ تەنها لە چووە دەبێت لەو لایەوە دەبێت کە دوور بێت لە واڵکەر ینی بۆ نمونە لێدانی تۆپی ئەم شوێنانە بۆ لیڤەرپوڵ شتێکی ئاساییە باشە بۆ لیڤەرپوڵ شتێکی ئاساییە بەڵام یاریکردن لەم باڵەیە لە وجودی واڵکەرە کارێکی مەترسیدارە بۆ لیڤەرپوڵ کەواتە بەعکسەوە ئەتیمادەکەیتە سەر چی؟ ئەتیمادەکەیتە سەر باڵی
ڕاست ئەیتیمادەکە دێتە سەر باڵی ڕاستی لیڤەرپوڵ کە چۆن هێرش دەکات چێ برادلی سۆبۆسلای محەممەد سەڵاح ئەم سێ یاریزانە چۆن دەیانێت هێرش بخەنە سەر تیپی مانچستەر سیتی وەسوود لە یاریکردنی ئاچێ وەربگرن وەسوود لە حاڵەتێکی دیکە وەرگرن دۆکۆ ئەو چالاکیی نەبێ کە پێشتر هەیبوو بەرامبەر بە ئەلێکزاندەر ئارنۆڵد چونکە دۆکۆ گەربێت و نەتوانێت ئەو پەستانە زۆرە بخاتە سەر برادلی ئەوە بە بڕوای من کلیلی سەرکەوتنی لیڤەرپوڵ لەم باڵی ڕاستەوە لی بەرهەمێ واتە جوڵەی تۆپەکە لە باڵی ڕاستەوە بێ دوات دەگۆڕێ بۆ لای چەپ گۆڵەکە لای چەپەوەگرێ ئەمە حاڵەتێکی ترە یەکێک لەو یاریزانە تایبەتانەی کە ئەمەوێ لە وەرزی ئەم ساڵە وەسفی بکەم وەستایشێکی تایبەتی بکەم ماک ئالیستەر یاریزانە ئەرژەنتینیەکەی تانگۆ کە بۆ پاڵەوانی گیان بەڕاستی ئەوەی ئەلیستەر لەم هێڵەیە کردوێتی ئەم مرکزە یاخود لەم مرکزە کە یاری پێکراوە لە هەردوو مرکزەکە ئەوەی کە ئەلیستەر کردوێتی بەڕاستی کاری سەرسوڕەنەر بۆ لیڤەرپوڵ وە زیاد لە ڕادەی خۆی بووە و یەکێک بووە لە هەرە باشترین و جوانترین گرێبەستەکانی لیڤەرپوڵ لە وەرزی ئەم ساڵە چونکە ماک ئەلیستەر کلێنێکی زۆر زۆر گەورەی بۆ یۆرگن کلۆب لە تیپەکەدا پڕ کردوێتەوە و توانێتی تیپەکە بخاتە بارودۆخێکی زۆر زۆر باشەوە و نەهێڵێت کێشەیەکی زۆر لە ناوەندا ڕووبدات ئەمەش بکوتم تایبەتمەندی ناوەندەکانی لیڤەرپوڵ بە ئیندۆ بە ئەلیستەر بە سۆبەسڵای خۆتەنزان لە ئێستا کۆرتە جۆنس و چەند یاریزانێکی گرافینبێرگ و چەند یاریزانێکی دیکە پێکانیان هەیە ئەم یاریزانە ئەوەی کە ئێمە هەمیشە دەڵێن لیڤەرپوڵ پرۆژەیەکی هەیە لەسەر ئەم یاریزانە بنیادیە لەوەی کە لە دە ساڵی داهاتوو ڕکابەری پێ بکە یاریزانەش داروین نونێزە کە لە وەرزی ئەم ساڵ جیاواز لە وەرزی ڕابردوو نونێز لە ئاسێکی پێرفێکتایە لە ئاسێکی بەرزایە و یەشەکە لە هەرە کاریگەرترین یاریزانەکانی لیڤەرپوڵ ڕاستە نونێز هەلی زۆر دەفەوتێنێ ڕاستە تۆپی زۆری چواندووە بەڵام یەکێکە لە کاریگەرترین یاریزانەکانی لیڤەرپوڵ و یەکێکە لە یەکلاکەرەوەترین یاریزانەکانی لیڤەرپوڵ کە لە وەرزی ئەم ساڵ ڕۆڵێکی بەرچاوی لە ئەنجامەکانی لیڤەرپوڵ هەیە لە یۆڕۆلیگ کە وا نزیکن لە گەشتن بە قۆناغی چارێکی کۆتایی و لە پرێمەر لیگ کە ئەگەر بێت و لاری ئەم شەو ببەنەوانێ ئەوە پێشنگی بە تەنها دەگرنەوانێ ئەگەر یەکسان بن بە جیاوازی گۆڵ دەبنە پلەی دووەم ینی سێریکە یاریزانێک ڕۆڵێکی تەواو کاریگەری هەیە بەسەر تیپەکەی کلۆب لە کاتێکدا وەرزی ڕابردوو تیپەکە نونێز بەو جۆرە نەبوو یاخود سەر ڕای هەوڵەکانی ئەو گۆڵکاریە باشەی نەبوو بەڵام وەرزی ئەم ساڵ شتەکان پێچەوانە بۆتەوانێت نونێز کاریگەری زیاترە و تابان ئەسێری یەکەمیم تیپە وەک هەمیشە وەک هەموو وەرزێک محەممەد سەڵاحە محەممەد سەڵاح سەرکرداتیم تیپەکە سەر ڕاوێ ئەم ساڵ بەشداریکردنی لە جام نێتەوەکانی ئەفریقا بووە لێەوە تووشی پێکانە و پاشگەڕانەوەی دووبارە دووشی پێکان ناتوانێت بەڵام هەر لەگەڵ گەڕانەوەشی لارەکەی برینفۆرد لە جێمی یەکەم لە کۆتایەکانی جێمی یەکەم کە بەشداری کرد لە جێمی دووەم 45 خولەگاریکە ڕۆڵی سەرەکیە بوو لە سەرکەوتنی تیپەکەی لەوەی کە بردنەوەی بە لیڤەرپوڵ بەرامبەر بە برینفۆرد بەخشی و یاری پێشوش لە یۆڕۆلیگ گەڕای و لە کۆتا سادەگان بەشداری کرد بۆیە باگەرێکی زۆر بۆ یاری ئەمڕۆ بۆ کارەوەی کە لە چەند ڕانانی ڕابردووشا بەشداری کردووە محەممەد سەڵاح لە پێگاتی سەرەکی دەبێت. ئەگەر بینە سەر پرسیارەوەی ئایا لیڤەرپوڵ ئامادەیە بۆ ڕیبەڕبوونەوەی مانچستەر سیتی بە بڕوای من بە قەنەعەتی من هیچ کاتێک هێندە لیڤەرپوڵ ئامادە نەبووە بۆ ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتی کە ئەم قسەیە دەکەم دواتای ئەوە نییە مانچستەر سیتی دەرفەتی سەرکەوتنی نییە ئێستا باز لە سیتیەکەم باز لە پلانەکانی گواردیۆلاکەم کە چۆن ئەتوانێت زەفەر بەم تیپە بەرێت چۆن ئەتوانێت شکست بە لیڤەرپوڵ بێنێ بەڵام من وەکو دۆخی ئامادەکاری پێشوەختە بۆ باسەکەم وەکوی کە لە چەند ساڵی ڕابردوو ئێمە ڕوبەڕبوونەکانی لیڤەرپوڵ و مانچستەر سیتیمان بینیەوە ینی پێکانەکان و دۆخی ڕیزبەندی و مکات هیچ کات لیڤەرپوڵ هێندە ئامادە نەبوو بۆ بردنەوە لە مانچستەر سیتی ئەمە چکە لەوەی یاریگای ئانفیڵد ڕۆدس دەبێت ڕۆڵێکی یەکلاکەرەوە بگێڕێ بۆ کلۆب و بۆ تیپەکەی بۆ لیڤەرپوڵ بۆی کە بتوانن شکست بە مانچستەر سیتی بێنن و بتوانن لە
دوو یاریە مەترسی مانچستەر سیتی کەم بکەنەوە چونکە گەر بێت و ئەم یارێ لە مانچستەر سیتی بەرنەوانێ بە کۆی گشتی یارەکانی دیکەی لیڤەرپوڵ کە دەیمێنێ کە 10 هەفتە دەمێنێت لە پریمەر لیگ مەجای دوو یاری دەبێت ئەگەر سیتیش هەموو یارەکانی بێتەوە مەجای ئەوە ئەبێ لە یاریە کاپکەوی واگەرە و یەکسان بە یاریێکیش یەکسان بوون مێنی تۆر بەردەوام بی لە جێگەی خۆ و تۆر بەردەوام بی لە پێشەنگی ڕزبەندی بە و مەرجەی ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ و مانچستەر سیتیمان ماوە ئەستۆن ڤیلا ینی هەموو تیپەکانی ژارێ بەهێزەکانیان ماوە سە بۆ نمونە مانچستەر سیتی ئەستۆن ڤیلای ماوە بە هەمان شێوە ئارسیناڵ ماوێتی بە هەمان شێوە سیتی ماوێتی تۆتنهام ماوە لیڤەرپوڵ ماوێتی ساحەی خۆیەتی ئەرسیناڵ ماوێتی ساحەی دەرەوەیە مانچستەر سیتی ماوێتی ساحەی دەرەوەیە ئەها یاریەکان ئاڵۆزن هێشتا پریمەر لیگ بەردەوامیتیایە بەڵام ئەمڕۆ کاتێکی گونجاوە و کاتێکی پێرفێکتە بۆی کە لیڤەرپوڵ بتوانێت چۆن کلیلی سەرکەوتن بە مانچستەر سیتی بدۆزێتەوە وەکو باسیشم کرد ئەم شەو لیڤەرپوڵ تیپێکی تۆکمەیە لە هێڵی بەرگی تەنها گۆڵپارێز کە ئەلیسۆن یاری ناکە کێرەر یاری دەکات بەڵام هیچ کێشەیەک لەوێشدانە لێرەش ئەگەر یاریکردنی کۆناتی و کۆنسا هەیە وەکو ناوەندی کێشەیەک لە لیڤەرپوڵانی وەکو لانی ێریشبەریش هیچ کێشەیەک لە لیڤەرپوڵانیە ڕاستە پێکانی جۆتامانەیە ڕاستە پێکانی ئەتیاگۆ ینی کۆمەڵی پێکانی ترمانەیە بەڵام تۆ پێک هاتە سەرێکیەکەت پێک هاتە ئامادەکەت ینی ناکرێتەوە بۆ مشتێ بیان و بین تۆ ڕاستە تیپ پێگاتوە لە 25 یاریزان خۆ تۆ مەرجنی هەر 25 یاری پێ بکەی گرنگەوەیە 11 یاریزانی سەرەکی و لە پێگاتەی سەرەکی ئامادە بن بەبێ کێشە ڕاستە گۆڵپارێز چێرەر ڕەنگە ئامادە نەبێ و کۆناتیش لە شوێنی کۆنسا یاریکە بەڵام تا ڕادەیەکی زۆر چیرەر بۆتە جێگرەوەیکی باش بۆ ئالیسۆن و هەروەها کۆنساش بۆتە جێگرەوەیکی باش لە نەبوونی ماتی بوو کۆناتەیە کە شانبەشانی ڤاندایگاسێکی بەرزی پێشکەش کردووە پێکانی ئارنۆڵدمانەیە بەڵام برادلێ و ئاسی پێشکەشی کردو وای کردووە کە ئارنۆڵ کاتێکی دیکە کە توانێت شوێنی بێ بە یاریزانی ناوەند و برادلی ئاسێکی ناوازە پێشکەشەکە ڕۆبەرتسۆن گەڕاوەتەوە سیانی ناوەندی ئیندۆ و سۆبۆسلای و ماکەلیستەر لەو پەڕی ئامادە باشیدان و سیانە ناوەندە سەرچێکی لیڤەرپوڵن سەلاح و نونێز و دیازیش بە هەمان شێوە ئەو دوو شێوازن دەچمە سەر مانچستەر سیتی و دەچمە سەر لای تیمەکەی گواردیۆلا کە من حەز دەکەم تیمەکەی گواردیۆلاش قسەیەکی تەواوی لەسەر بکەین و بە تایبەتی کە بڵین لە وەرزی ئەم ساڵە تیمەکەی گواردیۆلا بە شێوەیەکی زۆر باش لە یارەکاندا دەرکەوتووە لەوەی کە گەڕاوەتەوە ناو لوتکەی پریمەر لیگ و توانیوێتی بە شێوەیەکی زۆر باش دەرکەوێت لە کاتی یارەکانە بۆیە حەز دەکەم قسەیەکی تەواویش لەسەر مانچستەر سیتی بکەین لەبەرەوەی مانچستەر سیتیش ئەم ساڵ بە هەموو پێوەرەکان ئامادەی یاریکردنەوە ئامادەیە کە ڕوبەڕوو بێتەوە بۆ سەرجەمیارەکان تاوان پێگاتەی مانچستەر سیتی لای هەمووتان ئاشکرایە ئێستا پێگاتەی مانچستەر سیتی تا ڕادەیەکی زۆر بەم پێگاتەی یاری دەکات کە پێی دەوترێت پلانی 4-2-3 لە ڕابردوودا مانچستەر سیتی ئەوەی کاری پێکرد چی ئەکرد مانچستەر سیتی بەم جۆرە یاریەکرد بە تایبەتی وەرزی ڕابردوو کە ئاعتیمادێکی کولی لەسەرم شێواز یاریکردنە بوو کە بەم شێواز یاریکردنە 3-2-4 ئەمە چی بوو؟ ئەمە پێکاتەکەی وەرزی ڕابردووی پێپ گواردیۆلا بوو لە کاتی شێیە لە کاتی وجودی ئیلکای گۆندۆگان لە کاتی وجودی ڕیاض محرەز بڕوا بکەن ئێستا پلانی 3-2-4 لە نەبوونی گۆندۆگان لەبەری زۆر جار باسم بۆ کردوون ئەو تۆپانەی ئەلێرەوە دەکەوێتە خوارەوە لە مانچستەر سیتی بەردەوام کێشەیە بۆم تیپە لەبەرەوەی ئەو کەسە نەما کە هەمیشە ئەم تۆپە کەوتوانەی سەر ئەم هێڵە چارە سەرکە ئەو تۆپانەی کە دەکەوتە خوارەوانێ هەمیشە بیگەێنێتەوە گۆڵەکان نەبوونی گۆندۆگان لای من کەلێنێکی زۆر زۆر گەورەیە لە تیپەکەی گواردیۆلا و شوێنی گۆندۆگان لە وەرزی ئەم ساڵە بە هیچ جۆرێک پڕ نەبووتەوە زۆر کەس ستایشی دیبرۆینەکە بەڵێ دیبرۆین یەکێکە لە ناوازەترین و پێرفێکترین یاریزانەکان کەس لاری لە دیبرۆینە بەڵام ئەو مواسەفاتی گۆندۆگان هەیبوو من دەڵێم چی دەڵێم ئەو تۆپانەی کە دەکەوێتە خوارەوە لەم تیپە ئەو تۆپانەی کە
بۆ نمونە هێرشی 100% مانچەستر شکستێنێ بە تۆپگێڕانەوەی بەرگری کارە بە تۆپ چروکردنی یاریزانی یعنی لە دەستدانی تۆپە لەلایەن یاریزانی هێرشبەرەوە بەکەوتنە تۆپی باڵەکانە هەموو ئەم تۆپانە ئیلکای گۆندۆگان تایبەتمەندیکی ناوازەی هەبوو سەرجەم ئەم تۆپانی دەکرد بە مەترسی بۆ مانچستەر سیتی و زۆربەی زۆریشی دەکرد بە گۆڵ بۆ مانچستەر سیتی بۆیە گۆندۆگان کەلێنێکی گەورەی لە تیپەکەی گواردیۆلا دروست کردووە و هەرم کەلێنەش چی کردووە هەرم کەلێنەش وای کردووە کە مانچستەر سیتی ئێستا بە ناچاری چی بکە بە ناچاری پشت بە پلانی 4-2-3 ببەستێ لە بریەوەی پشت بە پلانی 3-2-4ەکەی خۆی بەسێت طبعاً بۆ مانچستەر سیتیش هەمان دۆخ ڕاستە مانچستەر سیتیش بەرگریکارەکانی لە هێڵێکی بەرزەوە بەرگریەکەن چ کایل واڵکەر چ ناسنان ئاکی یاخود جۆسکە و گڤاردیۆڵ کە بەشداری یارەکانەکەن هەمیشە سەرکەوتنیی بەردەوام هەیە واتە لە ڕووی لایەنە بەرگریەکە دێنەوەم هێڵەوە واڵکەر هەر یەکسەر چونکە باسی گواردیۆلاکەم لە تاوە یەکسەر کە پەنجەم پیانە گەیشتە لای کۆرناڵەکەوانێ یانیونە دۆخەکەی لەبەر چاوەکە لە گواردیۆلا و نەمە بەسی لایەنی هێرشبەریە بەرحاڵ چی لێتەوانێ ئاکانجی دیاز یاخودەوە تا ستۆنز و دیاز یاخودەوە تا ستۆنز و ئەکانجی چونکە پێگاتەکەی گواردیۆلا لە ڕووی بەرگریاوانی هیچ کەسیان کێشیان نییە گواردیۆڵ و ئاکی نازانرێ کامیان یاریەکەن ستۆنز و واڵکەر پشت بە کامیان دەبەستێ ئایا ئاکانجی و دیاز و ستۆنز کام دوانیان لە یاریەکرێ واتە بژاردەیەکی تەواو لە هێڵی بەرگریە لەبەردەم پیپ گواردیۆلادا هەیە و لەبەردەم یاریکردنی تیمەکەی گواردیۆلادا هەیە کە لە ڕووی لایانی بەرگریەوە دواتر لە ڕووی ناوەندەوە یاریکردنی ڕۆدری ئەمە شتێکی مەزمونە و یاریکردنی دیبڕۆین لە یاری ئەمشەو و یاریکردنی فۆدین و بەرناردۆ سیلڤا ئەمە شتێکی مەزمونە ئەمێنێتەوە سەرەوەی ئایا کۆڤازی دیاری دەکات یاخود جولیان ئەلڤارێز و یاریکردنی هالاندیش مالومە واتە لە پێگاتەی سیتی ئەوەی کە دیار نییە یاریکردنی چۆن دەبێت و چۆن نابێ هێڵی بەرگریەکەیە کە لەناو ئەو 6 یاریزانە کام چوارەیان یاری دەکەن و هێڵی ناوەند یاریکردنی ڕۆدری و یاریکردنی بەرناردۆ و یاریکردنی دیبڕۆین یعنی ئەمە شتێکی مسۆگەرە لەوەی کە چارە یاریزانەکەن و باگەرێکی زۆر فۆدین و دۆکۆ ئەنیها سەریکە باڵەکان دەبن بەچێ باڵەکان دەبن بە فۆدین و دۆکۆ باشە ئەلێرەدا چی لێ ئەلێرەدا دیبڕۆینمان هەیە و هەروەها بێرناردۆمان هەیە و هەروەها ڕۆدریمان هەیە ئایا لە کاتی یاریە پێگاتەکە دەچێتەوە سەر 4-3-3 بە هەمان شێوە فۆدین خەسڵەتی یاریزانی باڵ وەردەگرێت یاخود دەمە دەبێتە دیبڕۆین دەبێتە باڵەکە بەشکە زیاتر ناوەند بێ واتە باڵی ڕاستی سیتی بۆ هەموو کاتێ نییە تەنها بوو کاتانەیە کە تۆپیان لایە جیاواز لە لێڤەرپوڵ کە محەممەد سەڵاح هەموو کاتێ لەم باڵی ڕاستی هێرشبەری یاری دەکات بەڵام لە سیتی ئێمە دڵنیانی لەوەی گواردیۆلا ئایا فۆدین بە یەکجاری دەخاتەوە لە یاخودەوە تا دیبڕۆین دەبێت بە باڵی ڕاستی وەهمی و لە کاتی تۆپ بردنە لە کاتی هێرشکردنە مانچستەر سیتی تۆپیەتە لای باڵی ڕاستەوانێ و دیبڕۆین لەم کاتەیە دەبێتە باڵی ڕاست یاریزانەکانی دیکە فۆدین و ڕۆدری و بەرناردۆ ناوەند پڕ دەکەنەوە گەری یاریکردنی ئالڤارێز بۆ شوێنی بەرناردۆ باگەرێکی زۆر بێ و دۆکۆش باڵی چەپی هێرشبەریە بێت چونکە یەکێک لەوەی تیمادانەی کە گواردیۆلا لە وەرزی ئەمساڵ بە تەواوەتی دەیکا ئاعتیمادکردنە سەر هێرشبەری باڵەکانە و ئەرلینگ هالاندیش لە هێرشبەری سەرەڕم یاری دەکات یاریکردنی مانچستەر سیتی لای هەمووتان ئاشکرایە مانچستەر سیتی ئەوەی لە پشتی گواردیۆلاشەوە کار دەکات خوان مالیۆ یعنی بە عومقی یاریکردنی پۆزیشنال پلەیدا دەکەن ئۆتیپی کە زۆرترین تۆپ لای خۆی دێڵێت و زۆرترین مەترسی دروست دەکەن لە قوتابخانەی کوڕە شامیلش کە خۆیان گواردیۆلا باسی ئەوم بۆ کردنەوە هەفتەی ڕابردوو کە ڕێگەی گواردیۆلا ڕێگەیەکی ڕاستە ڕێگەیەکی دیاریکراوە لەسەر ئەم هێڵە نە لادانی تیا بەم لایە نە لادانی بەولایە و ئەو زەختەی کە پێڕوا بۆ نمونە گواردیۆلا لەسەر 100 چۆن ئۆتۆمبیلە کە دەبێت لەسەر 100 بڕوا بۆی ئەم ڕێگەیە تاوکە بە هەمان شەوە گواردیۆلاش دەبێت هەمیشە لەسەر 100 بێ واتە بێ هەمیشە یاریزانەکانی پێرفێکت بووی ئەو پلانی یاریکردنە لەو ستایلی یاریکردنە سەرکەوتوو بێ و خوان مالیۆش بێگومان
پێداگرێکی باشە و پاڵپشتێکی باشی تیپەکەی گواردیۆلا لەوەی کە بە پلانی پۆزیشنال پڵەی خۆیان ڕۆبەڕوو ببنەوانە. تاوان ئاعتیمادی کولی مانچستەر سیتی لە یاری ئەم شەو خۆتان نەزانن هەڵدانەکانی دیبڕۆین باگەرێکی زۆر و یاریکردنی فیل فۆدن، بەڵام کوالیتی سیتی و تۆبێشتنەوەی سیتی و کۆنتترۆلی تویپی سیتی و سەرکەوتنی سیتی و فشاری سیتی ئەمە شتێکە کە بە بەرنمەیەک و دوو بەرنامە باز ناکرێت، چونکە ئەمە هەڵقوڵاوی ئەم تیپەی لەسەر پەروەردە بوو، ئەم تیپەی لەسەر گەشە کردووە. سیتی لە هەموو ئەم خەسڵەتانەیە تایبەتمەندیە، لە ڕووی پێگاتەوە خاوەنی باشترین پێگاتی ئینگلتەرا و جیهانیشە، لە ڕووی ڕانەرەوە خاوەنی باشترین ڕانەرە، لە ڕووی ئامادەیی تیپەوەم تیپە یەکێکە لە ئامادەترین تیپەکان، لە ڕووی تواناوە یەکێکە لە بەتواناترین تیپەکان، لە ڕووی هێمنی و لە خۆبردووی و نازنا و گەیشتن بە ئامانجوانەیە هەر تیپێکی بنێ، یعنی هەموو ئەو دۆخە تەندروستانەی کە هەیە لە بواری تۆپی پێەیە، هەموو ئەو دۆخە تایبەتانەی کە یاریزانێکی تۆپی پێ پێویستێتی کە تیمێکی تۆپی پێ پێویستێتی لە مانچستەر سیتیە بوونی هەیە، لە ڕایەنەر و لە یاریدەر و لە بەڕێوەبەر و لە کواڵیتی یاریزان و لە پێگاتوو، یعنی هەموو ئەم شتانە لە سیتیە فەراهەم هاتووە. بۆیە زۆر ئاسایی وەریگرە گەر سیتی پاڵەوانی هەموو نازناوەکان بێ، زۆر ئاسایی وەریگە کە سیتی هەموو نازناوەکان دەستەبەر بکات و زۆربەی زۆری یارەکان بەرێتوانێ. ئەم تیپە تەنها شتێک کە لەم کاریگەریانە بێ بەشتێکەوە من وەرزی دەستپێکی وەرزیش کە وتم سیتی بە پاڵێورا و نازانم بۆ بردنی نازناوی پریمەر لیگ وەکو تموح و ڕێگەکە باسم نەکردووە. من وەکو یاریزانەکان وەکو ئەو عەقڵیەتی هەمیشە بردنەوەی لە سیتیا دروست بێ ئەمە قورسە بەلای منەوانە. بۆ نمونە یاریزانێکی وەکو هالاند یاریزانێ نییە بڵێ هەموو کات بیرم لای بردنەوەی نازناوەکان، دیبڕێنەوە نە گرنگی بە یاریکردنیە، گرنگی بە نازناوەکان نایە. بۆیە من لە بیرکردنەوەی ئەم عەقڵیەتەیە ینی باسم لەوە کرد کە سیتێکنا لە هەموو ڕۆکانی دیکەوانێ من سیتیم پێ تیپێکی پێرفێکت بۆەوە، سیتیم پێ ئەو تیپە بووە کە بە هەموو جۆرێک لە جۆرەکان دەتوانێت لەوەی کە مامەڵە بکە لەگەڵ دۆ خیارەکانەوە باشترین ڕێگەیە، باشترین پێگاتیە، باشترین کارژێڕیە. بۆیە سیتی دەتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ سەرجەم دۆخەکان کاپکال لەوەی کە لێوەی ڕابێت وە لێوەی ڕابینێت. تەمان ئەمەی کە بۆم باسکردن شیکاری تایبەت بوو بە یاری مانچستەر سیتی و لیڤەرپوڵ کە لای هەمووتان ئاشکرایە یاری ئەم شەو یاری کۆتاییە و ئەو یاریە تایبەتەیە کە هەمووان بە تامەزرۆیەوە چاوەڕێین و هەمووان چاوەڕێی ڕوبەڕووبوونەوەی گواردیۆلا و کلۆب دەکەن کە باگەرێکی زۆر ڕەنگە ئەگەر بێت و لە جامی یەکێتی ئینگلتەرایە ڕوبەڕووی یەک نەبنەوە ئەمە دواهەمین ڕوبەڕووبوونەوەی کلۆپ و گواردیۆلا دەبێت. ئایا کلۆپ سەرکەوتنی سیانزەیمینی خۆی بەسەر گواردیۆلادا تۆمار دەکات یاخودەوەتا بە پێچەوانەوە گواردیۆلا ژمارەی ڕوبەڕووبوونەوەکان و بردنەوەکانی لەگەڵ یۆرگن کلۆپ یەکسان دەکاتەوە. تەمان لە یاریەکانی دیکەی ئەمڕۆ هەر لە پریمەر لیگ سەعات 4 یاخود کاتژمێر 4 یاریی دیکەی لوتکەمانە ئەستۆن ڤیلا ڕوبەڕووی تۆتنام دەبێتەوە لە یاریگای ئەستۆن ڤیلا و برایتۆن میوانداری لە نۆتینگهام فۆرست دەکات لە کاتژمێر 5 بە هەمان کاتدا وێستام میوانداری لە بێرنلی دەکات. لیڤەرپوڵ و مانچستەر سیتی لە کاتژمێر 6:45 خولەک ڕوبەڕووی یەک دەبنەوە. لە ئیسپانیاش دوو یاری گرنگمان هەیە کە ڕیال مەدریت میوانداری لە سێڵتا ڤیگۆ دەکات بۆ زیاتر گرتنی لوتکە و ڕیال بیتسیش میوانداری ڤیاڕیال دەکات. لە ئیتالیاش ڕوبەڕووبوونەوەی دوو ڕوبەڕووبوونەوەی تایبەت و لوتکەمانەیە کە ئەویش یۆڤانتۆس ڕوبەڕووی ئەتلانتا دەبێتەوە و فیۆرنتینا بەهێزەکەی فینچینزۆ ئیتالیانۆ ڕوبەڕووی ڕۆما ناوازیەکەی دانیێڵی دیڕۆسی دەبێتەوە. لێرەدا شکاریۆشی بە کۆتا دێنم. خواتان لەگەڵ.